تۆ 10,000 پێ ئەڵەیکەم بەخێر ئەڵەیکەم بەخێر ئێستا ڕۆمەیەم بە فەقیرە یەیتە دەرەوە تا فەقیرەکە دۆزیتەوە 10,000 ون کردو ڕۆشتووە نەما ئایا بۆت نووسراوە یان نا بۆت نووسراوە کابرایە مزگەوتێ دروستەکە تا نیوەی دروستەکە و وەفاتەکە باشە دواتر خەڵکی گرێتە هەسەی خۆی تەواویەکە ئایا بە کاملی بۆ نووسراوە بە کاملی بۆ نووسراوە واضح ئەمە قۆناغی دۆمە هەر لەسەر ئەمە نمونەی فەرمودەیەکیشمانەیە کابراەک ئەڵێ ئەم شەوەچمە دەرەوە سەدەقەیەک ئەکەم لأتصدقن الليلة صدقة ئەیکا بە وعد و بەڵێن لەسەر خۆیم شەوچوویە دەرەوە سەدەقەیەک بکەم کاتێ ڕواتە دەرەوە پیاوێکە بینێ ئەڵێ بەخوا لەم تاریکی شەوەیە و ئەم پیاوەش بەتەنیە حتمما پێداویستێک هێناوێتێ دەرەوە پێویستی بە شتێک هەیە با سەدەقەکە بەم بکەم فەقیرە پارەکەگات بەسیەوە ڕۆژ دەبێتەوە ئەڵێن لەقەد تصدق على سارق ئەم شەو مەبلەغێ پارە دراوە بە دزێ سەم بۆی نووسراوە یان نا بۆی نووسراوە فەرمودەکەەوە فەرمێ شەوێکی کە دووە ئەو دێتە دەرەوە بە هەمان شێوە ئەڵێ سەدەقەیەکەکەم کەس پێی نەزانێ و ئەم جارە جێی خۆی بگرێ ئەڵا دیسان کابرایەکە بینێ ئاوا هاتووەتە دەرەوە هەر لە شەوە بە هەمان شێوەڵە بەخوا پێچێ مایان خۆنەوە معقول نییە هەر کەس شەو بێت دەرەوە دز بێ ئەمان پێچێ دز نەبێ بابی ئەمێ وەڵای داتێ بەیانی ڕۆژ دەبێتەوە ئەڵێن لەقەد تصدق الليلة على غني ئەم شەو پارەیان داوە بە کابرایەکی زۆر دەوڵەمەند بەڵام چروک بووە هیچی نەبەخشیوە هیچ حەدڵی نهاتۆ پارەکەی خۆشی بخۆن دیسان ئەڵێ ئەی خوای پەروەردگار سوپاس بۆ تۆ لەسەر دەوڵەمەندێ لە جاری پێشوا فەرمێ سوپاس بۆ تۆ لەسەر دزێ پارەما بە دزێ پارەما بە دەوڵەمەندێ شەوی دووە ئەوەڵێ ئەم شەوی ژەشمە دەرەوە من سەدەقەیەکەکەم چێتە دەرەوە ئافرەتێکە بینێ ئەڵێ بەخوا خۆمەیان پیاو نییە تا دەوڵەمەند بێ و پیاو نییە تا دزێ خوا ئافرەتە بابیێم بەمانەی دا بەویان ڕۆژە بێتەوەڵێن لەقەد تصدق الليلة على بەغی ئەم شەو پارە دراوە بە ئافرەتێکی دایان پیس جاڵێ اللهم لك الحمد على بەغیە ئەی پەروەردگار سوپاس بۆ تۆ لەسەر ئافرەتێکی دایان پیس کە ئەمڕۆ دیسان پارەم پێدا سە بە خەیاڵی خۆی هەر سێ خێرەکەی بە فیڕۆچوە شەو ئەخەوێ خەوە بینێ الله جل جلاله ملائکەیە گەنێرێتە خەوی ئەڵێ یەکەمیان کە دز بوو تۆ کە پێتدا وتی یعنی خوای پەروەردگارەوە ڕزقم بە حەڵاڵی بۆ ئەنێرێ منەچم بە دزی پایەکەم وعد بێ لەم وڵات دزی نەکەم دزی تەرە کرد سە لێرەیە چەندی دەستکەوتە دوو خێر یەکیان ماڵەکەی داوە دووەمیشیان دزەیەکی وا لێ کردەوە بکا لە دزی ئەوەی دووەمیشیانە فەرمێ دەوڵەمەندێکی چروک بوو کە تۆ پارێت داوتی یعنی خەڵک من ئاوا بە فەقیرە بینێ ئەو هەموو ماڵەشمێ وەڵایە بێ منیش وەکو کابرایی تر بەشەوە بەخشم ئەمە دوو خێر دیسان جارێکیان پارەکەی دا جارێکیان ئەویشی تەوبە پێکرد لە چروکیەکەی و ڕەزیلەکەی و دەستی کرد بە بەخشین ئەوەی سێمیش ئافرەتەکە ئەفەرمێ ئەویش وتی یعنی خوای پەروەردگار ئاوا ڕزقی حەڵاڵم بۆ نێرێ منەچم بەدایان پیسی پایەکەم وعد بێتر نەچم بەدایان پیسی و حرامی پایەکەم ئەویش تەوبەی کرد لە زیناکردن و دوو خێری ئەویشە دەستکە جا بۆیە بەڕاستی ئەمە هەمووی داغڵی قۆناغی دووەم ئەبێ ئەگەر تۆ مەبەستێ بێ لە دڵ و دەروونەوە بیبەخشی ئەگەر بە فیرۆش بڕوا تۆ خوای پەروەردگار بەخێر بۆتە نووسێ و بە ئەجر بۆتە نووسێت